حمد و سپاس بۆ پەروەردگار، سەلات و سەلام بۆ گیانی پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستان، لە حەڵقەی تازە لە بەرنامەکەتان بەرنامەی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستم. بەڕێزان و خۆشەویستان، باس و بابەتی ئەمڕۆی بەرنامەکەمان باس و بابەتێکە کە چەند ڕۆژە خەڵکی کوردستانی بەخۆوە سەرقاڵ کردووە. ئەویش ئایا دیبەیتەکەی مامۆستا عەلی باپیر و کاک مەلا بەختیار چ گرنگێکی بۆ کوردستان هەبوو؟ هەمووتان ئاگادار بن کە دوێنێ لە شاری سلێمانی لە دیبەیتێک لە گفتوگۆیەکی کراوە لە ئێوارە گفتوگۆیەک هەریەکە لە بەڕێزان مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی و هەروەها بەڕێز کاک مەلا بەختیار لە دیبەیتێکە بەڕاشکاوانە ڕاو سەرنج و بۆ چوونی خۆیان دەربارەی سیکۆلار یاخود عەلمانیەت و دیموکراسی ئاشکرا کرد. ئێمە لەم بەرنامەیەدا تەنها دەمانەوێت ئێوەی بەڕێز و خۆشەویست قسە لەسەر ئەوە بکەن کە ئاخۆ لە کوردستان ئێستا پێویستی بەو جۆرە دیبەیتانەیە یاخود ئەو جۆرە دیبەیتانە چەندە گرنگی هەیە بۆ ئەوەی کە ئێمە لە کوردستان لە یەکتر حاڵی بین زیاتر. بەڵێ دیارە بێگومان قسەی زۆری لەسەر کراوە، چ لەلایەن سیاسیەکانەوە، لەلایەن نووسەر و ڕۆشنبیر و ڕۆژنامەنووس و هاوڵاتیانەوە سەبارەت بەم دیبەیتە قسەی زۆر کراوە. هەندێک بە کارێکی زۆر چاکی دەزانن، بە شتێکی زۆر باشی دەزانن، پێیان وایە کە ئەمە لەم حاڵەتەی ئێستادا لە هەنووکەی ئێستادا بە فیعلی شتێکی چاکە، شتێکی باشە، گونجاوە، پێویستە ئاوا لەگەڵ یەک گفتوگۆ بکەن ڕاشکاوانە، هەموو ناکۆچەکان وەلا بندرێن و لەسەر مێزی گفتوگۆ قسە لەسەر لەگەڵ یەکتری بکرێ. بەڵێ من حەز دەکەم زیاتر ئەوەی بەڕێز و خۆشەویست قسە بکەن. دانیال بەڵێ بەڵێ بەڕێز بەڵێ بە قوربان کاکە لێرە دەنگ نییە ئەگەر کاک دانیال فەرموو قسە بکە بە قوربان. دەستخۆشی بەرنامەکەتان لێکم بەردەوام بەسڵاو بە قوربان دەست خۆش. تەوەرێکی جوانەوە ئەوەی دوێنێ شکرا دڵنیام هەموو ئەوەی بینەری بوون هەمویان پێی خۆش بوو، زۆر بە شێوازێکی جوان و زۆر بە شێوازێکی ئەکادیمیانە هەمویان بەڵگەکانی خۆیان سەر زۆر ئەوە بوو، زۆر بە نەرمونیانی و زۆرێک هەبوون کە چاوەڕێیانە کرد تونتیژیتیان ڕووبات زۆر زۆر ئەو شێوازە نەرمونیانە تۆزێک بۆ شێوازە کەم بوو لە هەرێمی کوردستانە، بۆیە جیاواز بوو. بەڕای من ئەم جۆرە دیبەیتانە بۆ کوردستان شتێکی پێویستە. من پێم باش بوو دیبەیتێک بۆ نمونە لە نێوان ئاشتی هەورامی و بەڕێز عەلی حەمەدساڵحا بکرێن، دیبەیتێک لە نێوان دکتۆر یوسف و نێچیروان بارزانیا بکرێەوە بۆی ئەوە بە نەرمونیانی بلێ تێگەشتن ئەو شتانەی کە پێویستە بخرێتە ڕوو. یعنی ئێسەوەی دوێنێکە کرا ئەو واقعی خستە ڕوو کە هەرێمی کوردستان ئەکرێ بە تێکەڵبوونی ئەم دووشتە هەردوو لە ئانی بە تێکەڵبوونی شتە باشەکانی ئەلمانیەت وە ئەو شتانی کە لەناو ئیسلامیشایە بکرێت کۆمەلگایەک و حکوومەتێکی جوان بەڕێوەبەرین. دەستخۆشی لێرە لە ماڵە ساڵی باپیرەکەم کە بەڕاستی لە کۆتایی قسەکانیان زۆر بە جوانی هەرێمی کوردستانیشی کردەوە، نەک بۆ کوردستانی خۆمان بەڵکو بۆ وڵاتانی دەرەوەش کە دڵنیان بەچێتە دەرەوە. دکتۆر عادڵبەخان باسی کرد لەوێش لە وڵاتان بەتایبەت فەڕەنسا پێشکەشەکرێتەوە و ئەبینێتەوە بۆی وڵاتانی ئێوێش زانن کە ئەلمانیەت چیان بەسەرێمە کردو چیان کردووە لە کۆمەڵگا و چ کاریگەرێکی هەبووە و چ کاریگەرێکی نەرێنیشی هەبووە لە زۆربەی وڵاتاندا. من دەستخۆشی بەرنامەکەتان لێکم زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ. بۆی بەیانی بەڕێزم لە کۆنتڕۆل ناونیشانی بەرنامەکە بخەنە سەر شاشە کە ئایا دیبەیتی نێوان بەڕێزان چ سوودێکی هەیە بۆ کوردستان ئەگە برایان ئەم عنوانە بخنە سەر شاشە. لە پەیجی پەیام تیڤی دیارە کۆمەڵێک کۆمنت هاتووە سەبارەت بەم دیبەیتی دوێنێ نێوان بەڕێزان کاک مەلا بەختیار. کاک عەباس محەممەد دەڵێ دەستان خۆش بێ. کاک هێمن جەلال دەڵێ
یەک ئیسیفادەم بینی ئەویش کۆمەڵگایان فێری دیبیت و گیانی یەکتر قبولکردن کرد ئەویش کاک عادل باخەوان دەستێکی گەورەی هەبوو دەستی خۆش بێ کاک شۆڕش دەڵێ دەبواە ئەو پیاوە لێژنەکە نیان هێشتایە کاک مەلا بەختیار مزایدەی سیاسی بکات باسی پێشمەرگایەتی بکات و دیبیتەکە بەڵارە دەبە کاک ڕێبوار لە هەولێر بەڵێ کاک ڕێبوارجان بەڵێ بە قوربان ئەو کاتتان باش ئەو کاتت باش ژیانەکەم کاک ڕێبوار دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم سپاس بۆ بەڕێز زۆر سپاس بە قوربان دەستەکان بەڕاستی دوێنێکە ئەو دیبیتی کە ئەنجام درا سەبارەت بە مەلا بەختیار و مامۆستا عەلی باسیل بەڕاستی زۆر زۆر بەلامانەوە خۆش بوو زۆر سەرکەوتوو بوو مامۆستا عەلی باسیل توانی وەڵامی مەلا بەختیار بداتەوە بە زانستەکانی خۆی من هیوادارم ئەو دیبیتانە لە هەرێمی کوردستان ڕوو لە زیاتر بکە هەموو بەرپرسەکان بێن ئەوها بەڕاشکاوانە نەکو حەقد و چین و بەرامبەر یەک هەردوولەوە بەرامبەر یەک قسە بە یەکتری برێن و کەس یەکتری نەگاکە ئەوها ڕوبەڕوو بە نەرمیانیدا بنیشن هیچ دڵیان سافری هیچ حەقدەت بەرامبەریانە بی خەڵکە کەس بڕاتەوی ئەوانی خۆشدەوی یعنی من دێتە زۆر 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 دڵخۆش بووم هەمووشم سیر کرد هەمووشم تەماشا کرد قسەکانی مامۆستا مەلا بەختیاریش یعنی هەتا بابێک قسەکانی ڕاست بوو هەر کەس ئەو ڕۆکەیەکی خۆی لەکم دین و کومەلێ دین فما شاء فليؤمن وما شاء فليكفر ئەو علمانیەتەکەی خۆی ئیسلام ڕێ لە هیچ کەسێک نەگرتێ بەس ئێمە دوێنێکە دەبوایە مامۆستا عەلی باسیل وڵامی مەلا بەختیار بدەن سەبارەت بە داعش و سەبارەت بە سەلەفیەکان من لێرەوە وڵامی دەدەمەوە سەلەفیەکان و نا بزوتنەوەی ئیسلامی و لە کۆمەڵی ئیسلامی هیچ پەیوەندێکمان بە هیچ پەیوەندێکیان بە داعشەوە نییە مەحال ئەگەر پەیوەندیان بە داعشەوە هەوایی ئەوە داعش نێزەکە دەیانتوانی بچن پەیوەندی بە داعشەوە بکەن بەڵام ئەوانە ئێوە خاستن کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوە و سەلەفیەکان زۆر زۆر بیربووچوونیان زۆر زۆر دوورە لەگە داعش هیوادارم کۆمەڵی ئیسلامی هەر سەرکەوتی مامۆستا عەلی باسیل خوای گەورە بیپارێزن زۆر سپاس دەستەکانت خۆش زۆر سپاس کاک ڕێبوار بەڵێ کاک محەممەد دەشەقڵاوە بەڵێ کاک محەممەد زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆش کاگەر وەڵا کاگەر وەختی خۆی لە مەسیحیە لە ئەوروپا 30,000 کەسیان کوشت تۆڕەو بوون یانی کابرا عالمەک بەس گوتی زەوی خڕا هەریەتر ئەدامیان کرد گوتیان زەوی کۆ خڕا یعنی تۆڕەوی لە مەسیحێتەوە پێیا بوو لە ئەوروپا کەی ناکێ تا داعشەیە تۆڕەوە ئەو علاقەی بە ئیسلامەوە نییە ئەوە دوور لە ئیسلامە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم سەربەڕین نەبووە کاک محەممەد کاک محەممەد چەند کاک محەممەد بەبستی ئێمە زیاتر لێرە ئەوەیە کایە ئایا ئەم دیبیتە لە ئێستادا گرنگ بوو بەڵێ ئەرێ وەڵا کاگەنوەر زۆر گرنگ بوو یعنی خەرک با بۆی ڕوون بێتەوە حەقیقەتەکە کووە ئەمە خۆزگە دەخوازم مامۆستا عەلی باسیل سەرۆکی هەرێم بووایە چونکە کابراکی ڕازگۆ پاک یعنی تستاهل بکە سەرۆکی هەرێم بریایی سەرۆکی هەرێم بووە خۆزگەم دەخواست ئینسانێکیەوە پاک و چاوێن ئازا بکە سەرۆکی هەرێم سەرۆکی هەرێم زۆر خۆزگەمان دەخواست زۆر مەمنون کاگەر زۆر سپاس کاک محەممەد زۆر سپاس چێمان لەگەڵە با بفەرمێ کاک بارزان لە کەڵکچی باش برادەرەزم زۆر سپاس کاک بارزانجیان فەرموو دەستخۆش بۆ جەنابەت دەستخۆش بۆ تەوەرەکات بەڕاستی تەوەرێکی زۆر جوانە خۆسکە سەرکردەکان هەر هەمویان ئاوا بەرامبەر بەیەکە دابنیشن و گفتوگۆیەکە بکەن بەڵام زۆر بەداخەوە برادەرەزم با ئێمە بۆچی ئەمڕۆکە مۆزوعی ئەوە نییە ئێمە بکەین بەرامبەر بەیەکە گفتوگۆیەکە بکەن لەسەر ئیسلام و نازانم ئیسلامیەکان و ئەمڕۆ شتی لەمە زۆر گەورەترمان هەیە با ئەگەر ڕاز دەکەن سەرکردەکانی پارتی بە تایبەت مسعود بارزانی و لەگەر بزوتنەوەی گۆڕان سەرکردەکانیان یان سەر علی بەڕێز سەرۆکی عموماً کاک بارزان بەسەراحەت من نامەوێت بەرنامەکە بەلاڕێدا بردرێ تۆ وەکو هاوڵاتیەک ئایا دیبیتەکەت بینی؟ باشە کاک بارزان دەزانم دەستەکانت خۆش بێ بەس مەبەستی مە لێرە زیاتر ئەوەیە تۆ وەکو هاوڵاتیەکە ئەم دیبیتت بینی لە نێوان بەڕێز مامۆستا عەلی باسیل و کاک مەلا بەختیار پێت وایە کە ئەمە زەرورە شتێکی چاک بوو گرنگ بوو لە ئێستادا؟ چۆن چاک نەبوو بەڵێ چاکە بەڵام لەمە زۆروریتر هەیە مەبەستی من ئەوەیە ئەگەر نە ئەمە دەرگەیەکە کراوە یعنی دەرگەیەک بوو بۆ سەرکردەکانە هەموو دەرگێکی زۆر جوان بوو کە
بە هەمان سیستەمەوە کەسەکانی چیترش دێن دادمش لەسەر ئەم شتا بەڵێ جوان بوو بەڵام ئەمەی هاوڵاتی پێویستمان بەمە نییە ئەمڕۆکە پێویستمان بەمەی لەمە گەورەتر هەیە دادمش لەسەر کوردستان چارەسەری کوردستانە بۆمان بکەن چارەسەری قەیرانەکانمان بۆ بکەن مەبەستی من ئەمەیە ئەگەر نادەستی خۆش بێت دەستانش خۆش بێت و شتێکی زۆر جوان بوو هیوای سەرکەوتنتانش بۆ خوازم برای بەڕێز دەستەکانت خۆش کاک بارزان گیان هەر سوات بە قوربان دەستەکانت خۆش بەڵێ کاک محەممەد لە سلێمانی فەرم بە قوربان کاک محەممەد فەرم جانەکەم ئەم کاتۆ باش ئەم کاتۆ باش کاک محەممەد جان سوپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ ئەم کاتی جەنابە باش باشی سوپاس بە قوربان کاک محەممەد چاو ماجەغم وڵا لەسەر و بەرنامەی بەڵێ فەرموو جەنابتان من ڕێز و سڵاو و تەقدیرم هەیە بۆ مامۆستا عەلی بابیر سوپاس بە قوربان بەس دەستەکانت ڕۆژە لە ڕۆژان بەهاتە سەردەنێکی سەنگەرەکانی پێشمەرگەی بکردیان نەک بێ لە سلێمانی دابنیشێت دیپیت بۆ ئێمە بکات بۆ خەڵکی سلێمانی بکات با بە سەردانی سەنگەرەکانی پێشمەرگە بکات باشترەوە لەوەی دیپێت بکات بەڵێ ئەی تێبینیت لەسەر درم نییە تێبینیت لەسەر ئەو بابەت و باسە ئەجا بە خەڵکی ژەڵەن گانداو بەس خۆی لە هەمویان گانداڵترە لە هەمویان گانداڵترە عەلی بابیر ئێجان ئەو باڵە حەفەت یارم گانداڵترە زاواتی خامی گڕێ بە حەفەت دەفتەر بەهەژە دەفتەر لەکوێ بپارە کاک محەممەد گیان لەکوێ بپارە کاک محەممەد ئەو داواتان لە خەڵکە کرد ئەو هەموو پارەی لەکوێ وەکە حەفەت گانداڵە کاک محەممەد گوێ لێمە بەڵە جۆم لێدا بۆ ئاگەرم بووی بعض شتێک بعض ئەو جەنابی خۆی بە ئیسلام ئەزانێ خۆی بە هەمومان ئیسلامین هەمومان مسلمانین و هەمومان خۆمان بە هەموو شتێک ئەزانین و ئەمانە بەس ڕۆژە لە ڕۆژە من پێشمەرگەیەکەم ڕۆژە لە ڕۆژان نەمبینی مامۆستا عەلی بابیر بێت سەردانی جەبهەکان بکە کاک محەممەد دەست پێشخەری بکە وەکو بۆی مەسئولەکانی دیش و ئەحزابەکانی دیش چاو لێو بکەن کاک محەممەد گیان کاک محەممەد بەڵێ پێ دوایە هەموو ئەوانەی دێن سەردانی جەبهەکان دەکەن و وێنە دەگرن لە مەعاناتی پێشمەرگە کەم دەکەنەوە یان زیادی دەکەن بەعکسەوە معاناتەکە کەمتر ئەبێتەوە لەگەڵتان کەمتر ئەبێت و زیاتر نابێت کەمتر ئەبێتەوە بەس چییە ئەو لەسەر تەلەڤیزیۆن داهێنیشە دینی ئیسلام وەخوا ئێمە ناڵین ئیسلامین هەمومان ئیسلامی نوێژ دەکەین تا عادەتی ڕۆژوەگرین سەردەقە و سربدرە و حاج و عەمرەی خۆمان ئەکەین کەس لە ئیسلامەتی خۆی هینی نەکردووە بەس هەر خۆشە وەکو ئەحزابێکی ئیسلامی وەکو سەرکردەیەکی ئیسلامی بە هەتا سەردانی جەبهەکان بکە باش کاک محەممەد گیان بۆیە بڵێ کاک مەسعود ئەڵێ مەسعود بەرزانی ئەمە قسە نییە ئەمە جوان نییە بۆ ئەو کاک محەممەد گیان ئەوە جوان نییە بۆ ئەو کاک مەسعود 69 ساڵە خزمەتە گافیشەکە تاکەێنم وەم کوردە ڕووبانی خوێنیان ناوە لە بێناو ئەم کوردستانەیە ئەو دانیش وەڵە مەسعود بەرزانی بۆ ناڵێ کاک مەسعود کاک محەممەد گیان لە دەمی نابێتەوە لە کاک محەممەد گیان خۆی بۆ مسلمان نەزانێت پێم وانە ئەوەی جەنابێت دەڵێ حەقیقەتی هەبێت لەبەرەوەی مامۆستا کەسێکی بەڕێزەوە هەمیشەش بەڕێزەوە ناوی خەڵک دەبا و دلیلیش یعنی لەو دیبیت و لەو بەرنامە شتانە هەمیشە بەڕێزەوە باسی خەڵکی کردووە و من بەرگری لە مامۆستا ناکەم مامۆستا مرۆڤێکە لەوانەیە هەڵەش بکە و لەوانەیە شتی باشیش بکە بەڵام ئەوەندەی ئەمە دەزانین مامۆستا هیچ کاتێک بەڕێزی بە کەس نەکردووە ئەوە یەک دوجاریش مامۆستا لە دیبیتەکە زۆر بە جوانی باسی پێشمەرگەی کردووە زۆر ڕۆڵیشی بەرز نرخاندن کاکە محەممەد گیان دەستەکانت خۆش بێ بە قوربان کاتم زۆر پێدای سوپاس دەکەم بەڵێ کاکە ڕۆڵی من خانوت یەشەمانە بەس بعد سەردانی پێشمەرگەکان بکات بەڵێ دەستەکانت خۆش کاکە محەممەد گیان قوربان کاتم زۆر پێدای بە قوربان بە کاک زیرەک بەڵێ کاک زیرەک گیان ئالۆ بەڵێ وەڵی پێشەکی من گلەیم لە هەردوو ئەوەکە هەردوو بەخرابە بەستەلەکەتاکە هەم مامۆستا عەلی بابیر هەم مەنابەستیان دۆ گیانەکە بۆ ئایا کەساتیش وە مامۆستا عەلی بابیری بۆ چی دەدەسەرەتێت بە مەڵکیێشەتی پارتی ستافکار لەگەڵەوەی یەکێتی زانانە بەڵام مەڵکیوانە بڵێن مەناوشتیوە بەڵام بۆ دەڵێ سەنەتێت و خەڵەتیتان بۆسێ ئایا ئێمە بۆ مەڵکیێشەتی پارتی بە هیچ شێوەیەکی ئەوقتا ڕاز نییە وەڵی ئەوەی سەنەتێت بەداسیەوە دەیچێشە هیچ کەسێک ناکات کاک زیرەک کاک زیرەک جان من یەک پرسیار لە بەڕێزت دەکەم یەکێتی زانایانی ئاینی ئیسلام چێ دامەزران و ساڵی چەند دامەزرا یەکێتی
ساڵانە هەیە یەکێتی پارتی بەڵام سەرەکەت بە هیچ شێوەیەکی هیچ ڕەتێکی بە یەکێتی پارتیەوە نییە ئەوە تا لە مزگەوتی باش عەبدولەتیف 115 تەلەبەی هەیە لە حوزەکەی سوێن بەخوا حکومەتە 250 ناداتەیە بەخێر و سەدەقەی موسڵمانان بەڕێوە دەبێت ئایا بۆ ئێمە سەر بە ئەوەن وەڵڵاهی ئەو مزگەوتی بەهەشتە گەورە کرا بەخێر و سەدەقەی موسڵمانان بەڕێوە چوو 6 مانگان خەریک بووە هەتا ئیجازەیان بۆ وەرگتۆ بۆ کەناڵی ئامۆژگاری تاکو لە سێرزەمینە کەناڵی ئامۆژگاری لە ژێرزەمینە ژاندەوە 6 مانگا خەریک بوونە کاک زیرەک جان بەرنامەکەمە بۆ ئەوە نییە بۆ ئەوە نییە ئێستایمە بڵم باسی فلان و فلان بکەین باسی ئەوە دەکەین تۆ بە پوختی و بە گوشتراوی بە پێ دوای ئەو شتانە باشە بکرێ باشە ئەنا وەڵڵاهی ئەمن وەک ئەوەکەی خۆم دەزانیت چۆنە کۆمەڵە شت دەوژێنرێ مەراوەتە وژاندرێ کە خەڵی ئێمە موسڵمانان یعنی خەڵک لەسەر ئیسلامی حساب دەکات بۆیە من ئەو شتانم پێ باش نییە قسەکەت زۆر جوانە دەکەین ئەو لەسەر ئیسلامی حساب دەکات بەڵام من گلەیم وەک کەسایەکی ئیسلامی لە ماوەسا عەلی باتیرە سەلەفیەت نەسحەتی ئێوە دەکات کە شتێک مەکەن کە ئەوەیە بە خراپەی وەربێنی سەلەفیەت بە سۆفی دەڵێ کاکە شتێک مەکە کە سودی ئیسلام بێ هیچ پێویستێکی بەوەی نییە کە ئەوان بە بوختان و بەشتێکە لە ئێمەدا مەوجود نییە پەیامەکەت گەیشت کاکە زیرەک جان دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس دەکەم بەڕێزی برای گەورم بەڵێ کاک عەزیز لە هەولێر کاک عەزیز جانم کاتت باش زۆر سپاس کاک عەزیز کاک عەزیز سەرنجت لەسەر ئەو دیبەیتە یاخود پێت وا بوو کە زەرورە گرنگە ئەو دیبەیتانە بەڵێ کاک عەزیز بەڵێ بەڕاستی ئەو زۆرە دیبەیتانە زۆر گرنگە لەو کات ساتەی ئەو ڕۆکەماندا ئەوە لەبەر ئەوەی هۆرد و دراوە ئەو دراوەی کە هەیە و ئەو پارەیە کە هەیە هۆرد لایەکەی بە دیار بێخاتیم ئیسلامی وەکو ئاین لە بۆ مسلمانانی کوردستان پێویستە و لە بۆ سەردەمی جیهان پێویستە و یاخود ئەو ئەلمانیات و ئەو مارکسیزمانەی کە هێستا بە ناوی دیموکراسیەوە قسان دەکەن ئەوە لەلایەک بەڕێزی من لەلایەک کەشداوە لەو بەڕێزانە دەکەم کە پەیوەندی دەکەن لە بابەتەکەی جەنابەت دەرنەچن وەڵامەش خۆشحاڵین بەڵام چی دەکەی بەڵێ هەندێک قسە زیاد لە پێویست دەکرێتن کە پێویست ناکە بکۆترێتن سپاس بۆتە ناویستم زۆر سپاس بە قوربان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پێم تیڤیەوە بەڵێ چێمان لەگەڵ فەرمێ ئەم کاتە باشیانەکەم کاک گومێدیجان لە سلێمانی فەرمێ ئەو کاتە باش بە قوربان زۆر سپاس گیانەکەم زۆر سپاس دەستەکان خۆشە سەربەر دنیا بەڵێ جانی من ئەوە شتێکە دوێنێ ڕوویدا لە نێوانی جەنای ماوە قاریات و کاکمە وەختیان شتێکی زۆر باش بوو یانی پارتی شتێکی زۆر جێگای دڵخۆشکەر بوو بۆ هەرێمی کوردستان خۆتی ئێوە لە ڕاستیان لە جیاتیەوەی کە منطقی هێز بڵین بەکاربێنن و پێویستە هێزی منطق بەکاربێنن دوێنێش ماوەسا جەنابی سەلماندی کە الحەمدوللا تەسەوفانە لە دینیتەکەیا ماوەسا زانی زۆربەی خەڵکی کوردستانی خۆش کرد و ناشکرێ هەموو خەڵکی کوردستان هەر لەگەڵ جەنابی مامۆستای بەناو پێچەوانەوە چکۆ منەتی ئێمە ئاوا دابش بۆ بمانی منەوانێت لەبەرەوە لە ئەساسیاتی شەڕی شار تۆبی شەڕێکی ئاوا ڕۆشن بیرانە و عاقڵانە و لۆجیکیانە بکەی شتێکی زۆر پڕمانە بوو شتێک بوو پرۆسێسی بارودۆ خۆڕۆژەکە بوو شتێکە کە بەڕاستی بڵێن ئایندەی میلەتی ئێمە ئەوە ئەخواتێ ئەوەی کە لێمە لە شەڕ لەریمی کوردستان لەدەستیدا تەقی وایە ئەو بەسەپانە بکرێتەوە خزمەتی ڕۆشنبیری خەڵک نەک بەپێچوانەوە بەڕاستی ماوەسا کردی دوێنێ جێگای دڵخۆشی بۆ جێگای دەستخۆشیە ئێمە دوعای خێری دۆپین خوای گەورە نمونەی زۆرکە ئینشاء الله ماوەسا بتوانێ یانی لەمە دووە ئەوە لەناو کۆمەڵاو لەناو خەڵکی تریشا یانی لەناو کۆمەلگای کوردیا ئیش لەسەر ئەو دیبەیتانە و ئیش لەسەر ئەو سەوەرانە بکرێت بۆ ئایندەی بڵێن دنیاشمان و قیامەتیشمان و میلەتەکەشمانەوە باشترە زۆر سپاس کاکمێت لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئیمان دەڵێ زۆر باش بوو چونکە لە بەرژەوەندی ئاینی پیرۆزی ئیسلام کۆتایی هات و مامۆستا عەلی باپیریش خەڵکی فێر کرد کە چۆن دیبەیت دەکەین
نیاز باڵەشی دەڵێ خەڵکیان فێری دیبیت و گفتوگۆ کرد کە جێگای دەستخۆشیە زۆر کەس هەبوون کە لە ئیسلام تێ نەدەگەیشت بوون بەڵام لە ڕێگەی ئەم دیبیتەوە باش لە ئاینی پیرۆز ئیسلام حاڵی بوون ڕوون بوو کە ئەڵمانیەت شتە باشەکانی لە ئیسلام وەرگرتووە. بەڵێ چێمان لەگەڵ ئاوات بەڵێ فەرموو. بەڵێ ئاوات هاوار عفوەن هاوار فەرموو. کاک هاوار کاتت باش کاتت باش کاک هاوار گیان. کاک هاوار سەرەتا دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم و پیرۆزبایی کەناڵەکەش دەکەم بە بۆنەی کە بنەوەین. زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ. بەڵێ سەرەتا دەتوانین من وەک گەنجێکی هەولێر ئەم دیبێتە دیبەتێک بوو دەتوانم بڵێم لە ڕووی فکری لە ڕووی فکری زۆر گرنگی هەبوو بۆ ئەم بارودۆخی کوردستان چونکە ئێستا دەتوانین بڵێ ئێستادا بەهۆی ئەوەی کە داعش مامۆستا عەلی باپیر ڕوونکردنەوەیەک یاخود بڵێن تیشکی خستە سەر ئەوەی کە داعش وە ئەو گروپانەی کە لە داعش نزیکن هیچ پەیوەندیەکی بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە نییە. بەڵێ کاکاوەر و دەتوانین شتێک تریش لە هەموو کەناڵەکان کە ڕێژمێ بۆ کەناڵەکان هەر حیوارەکان هەر دیبەیتێک سەرەتا ئێمە وەک خەڵکی کوردستانوا تێگەیشت بوون بە بەزین یاخود بە نەبەزین بەڵام ئەم دیبەیتەی کە دوێنێکە ئەمە دەتوان بڵێن دیبەیتێکە یعنی هەردوو لە هەر کاک بەختیار هەم مامۆستا عەلی باپیر بیرروڕا و فکرەکەی خۆیان پێشکەشی خەڵکی کوردستان کرد. سپاسیان دەکەم بۆ دیبەیتەکەیان. بەڵێ زۆر سپاس کاکاوەر. تەنها قسە لەسەر وتەیەکی بەڕێز مەلا بەختیار کە وتی زەحمەتە گەنجی ئێستا ینی گەنجی ئەم سەردەما تێبگا کە من لە سەردەمێک شۆڕەشم کردووە لە سەردەمێک نزیکەی 20 کۆتەر لەسەر سەرم بووە بەڵێ من وەکو گەنجێکی هەولێر مەلا بەختیار کاک مەلا بەختیار من تێدەکەم کە تۆ شۆڕەشت کردووە بۆ 20 کۆفتەر لەسەر بووەوە بەحست بەزاندووە من لەو هەموو شتانە تێدەگەم بەڵام بەڕێزم ئەوەی من ئێستا تێناگەم لەم سەردەمەدا لە ڤێلاکان و پارە دەرەوە و لە گژوز و وەنەوشە و خانوو لەم شتانە تێناگەم ئەگەنا من لە شۆڕەشکردن تێدەکەم تەنها لەم شتانە تێناگەم کە ئەو جەوزە بەلاعە بەچی پێیابوو نەک مامۆستا مەلا بەختیار هەموو ئەوانی تر. زۆر سپاس کاکاوەر بە قوربان. زۆر سپاس کاک ئەحمەد ئازاد دەڵێ هەرێمی کوردستان پێویستی بەم زۆرە دیبەیتانە هەیە بۆ شارەزابوونی هەمووان لەسەر دینی ئیسلام و دەرکەوتنی ڕووی ڕاستی ئەڵمانیەت. کاک هادی دەڵێ بەڕای من باشترین دیبەیتەکە ئەنجام درابێت. کاک محەممەد خوسرە دەڵێ بۆ هەموو لایەکیان سەلمان کە عیلمانی و ئیسلامی و ڕای جیاوازی بۆ چونیان بەڵام هەر بران. ئەم دیبەیتە کاک عەلی دەڵێ ئەم دیبەیتە گرنگیەکی زۆری هەبوو چونکە مامۆستا عەلی باپیر ڕاستیەکانی خستە ڕوو. کاک شاخەوان سەردار دەڵێ پێم وایە شتێکی جوانیان پێشکەش کرد کە ئەگەر پێش ئەوە ڕێک نەکەوت بن. کاک هێرش دەڵێ زۆربەی بەرنامە و گفتوگۆکان شتەکان تێکەڵ دەبوون بەڵام لەم دیبەیتە ڕاستیەکان ڕوونتر بوونەوە. کاک محەممەد دەڵێ بەڕای من هەڵوێستی مامۆستا عەلی باپیر هەڵوێستی ئازایانە و کوردانە و نەوەکو کاک دڵشاد دەڵێ دەستیان خۆش بێت سەرکەوتوو بن شتێکی زۆر زۆر باشە. دایکی محەممەد فەرموو ئەچێن دەر سێ سادق وڵێ دایکی محەممەد دایکی محەممەد فەرموو. وعەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاه. دەستخۆشی بەرنامە جوانەکەتان لێەکەم. زۆر سپاس دەستەکانت خۆش خوشکە بەڕێزەکەم. وەڵاهی بەڕێز دەکەم ئاماژێ بەهی دێوەژنانە و دەم بڵێن خۆ مناڵی هەتیومەیە نەخۆشی درێژخایەنم لەگەڵایە 1 دینار مەعاشیشم نییە غەیری ئەو دێوەژنانەنێ لەم حکومەتا 1 دینار مەعاشیشمانیە ئایا بۆچی لا لە ئەو کەسانە دایکی محەممەد دایکی محەممەد هەرچەندە بەرنامەکەمان ئەوە نیە بەڵام مادەم باسەکەی تۆش گرنگە ئەوەی کە باز دەکەی تۆڕی چاودێری کۆمەڵایەتیەوە نییە؟ بەڵێ بەڕێز دەکەم. باشە ئینشاڵڵا ئەوە هەر لە دەرفەتێک باسی دەکەین خوا پشتیوان بێ. وەڵاهی ئیتر ئێوە هیچ نەکەن بە هیچ لایەنێکی تر خوا پشتیوان بێ ئەو ناکەن و ئەوەیشی ئێوە ئەیکەن و ئێوە کردوتانە هیچ کەسێکی تر دوعای خێرمان بکەن دەستەکانت خۆش بێت دوعای خێرم کە خوای گەورە موفقمان کە بتوانین کاری باش بکەین. خوای گەورە پاداشتی خێرتانەداتەوە دەستان خۆش بێ بەڕێز. دەستەکانت خۆش سپاس خوشکە بەڕێز. کاک ئەیوب فەرموو. بەڵێ کاک ئەیوب گیان.
السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. كان عزيزاني ئێوارە باش بە قوربان دەستەکانت خۆش سپاس دەکەم. والله كان هذه سنة بيجانك بور أول رقماني كان يجري ولا أجل كتابة زينة كتابة لقل آسيان كتابة براسي ساختي زينة والله لێرەوە جارێکی تریش ئەمن دەنجی خۆم دەگەێنم کاک پەیوەند عومەر بەڕێوەبەری بەشی بەرنامەکان ئەمڕۆ و ڕۆژەکانی تر و خەڵکیش هەر پێمان دەڵێ کاکە ئاسیایەک و زیینێکدا بنێن لەگەڵ کۆڕک بۆی کە هەرسێک هەبێ خەڵکیش بتوانێت زۆرترین پەیوەندی بکە و خەڵکیش لەوانێ نتوانێت پەیوەندی بکە گەر لەوانەیە لە تۆڕێکی پەیوەندیکردن بۆ تۆڕێکی تر زۆرترین وحدەیان بڕوە ئەگەر ئاسیا بۆ ئاسیا کۆڕک بۆ کۆڕک زێن بۆ زێن لەوانەیە باشتر بێ. جا دووبارە من داوا دەکەم لە بەڕێوەبەتی کەناڵی ئاسمانی پێیان و لە بەڕێوەبەتی بەشی بەرنامەکان تکایە دوو ژمارەترمان بۆ دانێن و سپاسان دەکەین. دەستەکانت خۆشکاگەی بەگشتێکی تر تێسە بەرەت بەرنامەکە باسەکە سپاس دەکەم. بالنسبة كومان يقدروا بسطوا وزايدا ثلاثة فقالنا وتتنجي هاوبشن درزوش لكان بولنا همومان رأيهم الله كفوا واحد ولا والقرآن كثير من يرسل حديثا يعني دوال هذا يقدكم يعني براستي خوان نخزننا أو يعني لك كنالي في أوائل همومان بجاري دانشتين يكي باسين جوتي برزكي بأم براسي وشتانا إنسان ولا أخوي بتشوفنا هذا براسه وأخوي دعوة هم بلاك هم بينرك إما ملتي كود دبيزور لو جورت فيه إما وكم صمم جورت كبير كينوا لو أستانو كمان لا تستبزاني بالنسبة لجبهتك البراسي كان هذا الشيء جبهتك براسي صار زي خوي وزوجتي في جوان براسي سرتاك مع مستوى سرتاك كده هنا بوهوسة كده كان وهم كساعتي كان سرتاك في زوجوان كده هنا بويكا براسي زوج تقول عنه شارع به بلام مع مصار زور بجواني هذا تشوى أمر كليش كان براسي مدسوش لكن بالنسبة لبختياريش أيش فكري قلت تقديم كذا إيش تشتكي لو أنا هنك استشارة بلام لزاري مع مصار ساكت دبورم ولا مخاطر بشيء شحام دستكان خوش حاجة زور سپاس لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک ڕەسوول دەڵێ شتێکی باش بوو لێک تێگەیشتن هەبوو دەستخۆشی لە مامۆستای پێ دەکەم کاک پشتیوان دەڵێ بەڕاستی زۆر جوان بوو مامۆستا مەزهەر بەڵێ مامۆستا گیان. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا مەسەر خۆتی بەڵێ کاک حاجی ئەنوەر تەبیعی دەستخۆشی بۆتەوە دەکات و وەکو مامۆستا مەزهەر بەڵێ مامۆستا جان زۆرترین ئەو حیوارانەی کە بەم چەشنە بەشداریمان کردووە بەس لەبەرەوەی کە زۆر جار هەیە 4 نەفەردا ئەندان لە سەعاتێکە مناقەشەیەک جاری وا هەبوو مەجالیان پێ ئەدای ئەو پەیام و ڕیسالەی کە ئەتویست نەتەگەیان پێت نەئەگەیاندرا لەبەرەوەی کە وەکو مەجلیسێکی تەحقیقی لێ ئەهات ئەو بەرنامانەی کەوا ئەکران بۆ لێدانی حزبی ئیسلامی فکری ئیسلامی ئەو کەسایەتیانەی کەوا ڕۆڵیان هەیە لە خزمەتی دین و ئاین و شتێکیان پێیەکە تەرحیکەن خزمەت بکەن لەبەرەوەی کە زۆرترین لەو کاتانێک کە ئەگەر دوو بە دوو حیوارێک کرابێ سوپاس بخوا الحەمدولله دائیمەن سەرکەوتن هەبووە لەلایەن خەڵکێکی خاوەن هێزر خاوەن فکر بە تایبەت ئەم تەوەری کە ڕوویدا لە مابەینی دوو کەسایەتی ناسراو لە تەواوی کوردستانە لەبەرەوەی کە وەقعێکی زۆر مهمی هەبوو دەستگایەکی گەورە ڕووماڵی کرد و ئەو قەرەباڵسەی کە لە ناو قاعەکا بوو بە تەواوەتی بینیان و تەواوی خەڵکی کوردستان ئەتوانم بڵێم بۆ تەواوی خەڵکی کوردستان یعنی عوداڵ بوو یعنی بەرامبەر بە ئەو کەناڵە ڕاوەستاوە تەواوی دیبەیتەکەی بینی ئەمە شتێکی زۆر ناوازە بوو دانسقە بوو زۆر مهم بوو لەمەشا کە پەیامی جوانی ئیسلام سپاس بۆ خوا الحەمدولله لەلایەن جەنابی مامۆستا عەلی باپیرەوە تەبیعی ئێستا لە شوێنێک دەستخۆشیم لێ کرد و دەسم گوشی و دەستخۆشیم لێ کرد بۆ هەموو ئەو دێڕ و پەیام و ئەو خاڵ بە خاڵ و ڕێزبەندی کەوا بە هیچ شێوازێک ینی بازی نەدا بەسەر هیچ شتێکە و هەر هەموو پەیامەکەی زۆر بە جوانی گەیان
لێرەوە دەستخۆشی بۆ جەنای ماوە ساڵی باپی و دەستخۆشی بۆ تەواوی ئەو خاوەن هەزر و فکرانەیەکەوە مەجال ئەدەن دەرفەتەدەن بە خەڵکی مسلمان خەڵکی دیندار کە بتوانێت لە ناو واقعی کوردستانە کە میلەتی مسلمانی خواناسی نەساڵقێز و مسلمانە تا ئیسی دەرفەتمان پێ نەدراوە ئەگەر دەرفەتمان پێ بدرێت ئێمە ئەوەین خەڵکی مسلمان ئەوەتانێ و لەسەر ڕایەوەی دەستخۆشی لە ماوە ساڵی باپی دەکەم دەستخۆشیش لەو لایەنە ئەەکەم کە بەم حیوارە بەم شێوازە قبولی حیوار بکات بێتە مەیدان يعني ئیتر زەبر و زەنگ و ترس و تۆقاندن و ناڕەحەتی يعني نمێنێ لە کوردستانە حیوار دینەکەمان وامە پێڵێ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن يعني أم پەیامە جوانە کە لەم دێڕە قورئانیە بەرجەستە بوو لەو داریشتنەدا من وەکو ماوەسامەزە طبیعی دەستخۆشی بۆ هەڵسوڕێنەری ئەو دیبەیتە بۆوانەی کە لە پشتیوە بوون و بۆ ئەوانەی کەوا گوێگری بوون و تێگەیشتن لە پەیامەکە بە هەر حاڵ ئەم نەوع حیوارە حیوارێکی جوانە قورئان داوامەند لێکە قورئان داوامەند لێکە نەک لە ڕووی لاپەڕە و ڕۆژنامە و تەلەڤیزیۆنەکان یا بەتەنها عرض صاف بێ سەکۆف یعنی واڵا بێ بۆ لایەنێک بە هەموو هێزی خۆی هجوم کاتە سەر مقدساتی ئیسلام هجوم کاتە سەر ئیسلام بەڵام کەسێک نەبێ بەرامبەریان بۆەوەی کە هەموو هەڵەکانیان بۆ ڕاست کاتەوە زۆر جار ئەکرێ خاوەنی ئەو هزرانە بە هەڵاچوون زۆر جار هێ لە ئیسلام تێنەگەیشتن لە پێکهاتنی حکمی ئیسلامی و مجتەمەعی ئیسلامی تێنەگەیشتن بەڵام لە کاتێکا کەسێکی خاوەن فکر بێت بەرامبەریان نەکۆکو چەلەحانێ نەکۆکو شەڕ گەرمکردن نەکۆکو مەجلیس گەرمکردن بەڵکو بۆ گەیاندنی حقیقەت پەیام ئەمە شتێکی زۆر جوان بوو طبیعی جارێکی تر دەستخۆشی لە یعنی هەڵسوڕێنەران ولا هەردوو کەسایەتێکەش با بزانین لە هەردوو کەسایەتێکەش کە فکرێکی جوانە بە تایبەتی لە ماوە ساڵی باپی سەرکەوتێکی خۆش بوو بۆ تەواوی مسلمانان لە کوردستانە دەستخۆشی بۆ جەنابی شەڕا زۆر سپاس بە قوربان مامۆستا گیان دەستەکانت خۆش زۆر سپاس بۆ مامۆستا مەسەر بەڵێ کاکەچێمان لەگەڵ با بفەرمێ بەڵێ 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 دەستخۆشی لێ دەکەین کاتوانیانەوە برایانە پەیوەندیەکەمان وەربگرن زۆر سپاس کاک خۆشنگ بەڕاستی دەستخۆشی لە مامۆستا عەلی باقیر دەکەین کە توانی شتێکی زۆر جوان و ڕێک و پێک پێشکەش هەموو مرۆڤێک بکات بەڕاستی توانای خۆی دەرخست لەو دیبێتی کە توێنێ کردی بەڕاستی ئەمە نابێت یەکەم جار و دووهەم جار بێت ئینشەڵڵا یعنی هەموو بۆ ماوەی دوومان سێ مانگ ئینشەڵڵا دووبارە دەبێتەوە بەڕاستی ئەوەی دوێنێ کە بۆ یەکەمین جار بووکرا ئینشەڵڵا ئاخر جاری نابێت و هەموو مرۆڤێک توانی بەڕاستی حاڵی ببێت کە یعنی چۆن ئەو مرۆڤانەی کە بەمەبەست لە شتێکی دیکە تێگەیشتبوون و ئەوی تریشان لە شتێکی دیکە زۆر بە جوانی بۆ ڕوون بۆەوە بەڵێ دەستەکانت خۆش کاک هۆشنگیان زۆر زۆر سپاس بە قوربان زۆر سپاس بە قوربانە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تیڤ خوشکەنیان فەرموو بەڵێ بەڕێز السلام علیکم عەلەیکوم السلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکات بەڵێ دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم زۆر سپاس من تێبینێکم هەیە بۆ دیبێتەکەی مامۆستا مەلا عەلی باپیر و کاک بەختیار بەڵێ من هیوادارم ئینشاءالله کۆمەڵی ئیسلام چیە گرت و هەموو لایەنەکانی دینی ئیسلام بەڵێ بەردەوام بن لە دیبێت بەڕاستکردنەوەی ئەم دینە بۆ کۆمەڵێک کەس کە بە لاڕێە ئەڕوا بەڕاستی و ئەشمەوێت بەڕاستی هەموو کەسێک بزانێ ئەلمانێت ملحید ئەمانە هەمویان دەستێکی زۆریان هەیە بۆ لاوازکردنی ئیسلام هیوادارم مامۆستا عەلی باپیر نمونەی زیاد بێ و ئەم ئیسلامە زیاتر ڕوونکردنەوەی خۆی بات تا خەڵک چاودێ بکرێتەوانێ و زیاتر ئاشنا بێت بەڵێ زۆر سپاس زۆر سپاس خۆشی من کاک بوساتەها دەڵێ هیوادارم لایەنەکان لێک نزیک بکاتەوە کاک بوو ئەسما دەڵێ زۆر گرنگ بوو یا
دیدە بەڵێ کاک جەمال بەڵێ کاک جەمال گیان ئەم کاتتان باش ئەم کاتت باش بە قوربان دەستخۆشەی بۆ بەنامەکە کاک جەمال زۆر سپاس کاک جەمال گیان بەڕاستی دیبێتەکەی دوێنێ دیبێتێکی زۆر بەتام و بەچێژ بوو لەو سەردەمەنوەیە بەڵێ بەڕاستی پێویست بوو ئەو بشوێنی دیبێتە لە هۆڵێکی گەورەتر بووایە تا خەڵک کاتر دانیشتایە و سوودی لە سرنج و تێبینەکانی هەردوو بەڕێژە وەربگرێ ئەوەی کە من بەدیم کرد لەو دیبێتە بەڕاستی مامۆستا عەلی باقیر توانی پشت بەستێت بە سەرچاوەی چەند کتێبێکی بیانی و بیر و ڕای خۆی و توانی دەست خاتە سەر هەموو کێشە سیاسیەکان لەم سەردەمەیە بەڕێز مەلا بەختیاریش کۆمەڵێک شتی جوانی وروژاند بەڵام زیاتر هەبێ ئەومان بیرنەچێ پێویستە ئەم دیبەیتانە زیاتر گرنگی پێ بدرێ زیاتر بکرێ تاکو و خەڵکی لە نزیکەوە ژیان لە کەسە پرسەکان بێت لە وڵاتە پێم خۆشە ئەگەر بکرایە لەمە جواب کەناڵەکان بتوانن ئاوانی سەرگیبێتێک لەگەڵ بەرپرسانە بکەن وەی کە خەڵک ڕاستە و خۆ دەنجی بگات بە بەرپرسەکان چونکە دوای هاتووە بەڕاستی ژمارەی زۆری کەناڵەکانی ڕاگەاندون و سەرقاڵی شوکاری سیاسی ڕەنگە نەتوانن زوبەی کاربینەری کەناڵی بەڕێستان بن یا کەناڵەکانی کردن هەتا گیر و درستەکانیان پێ بگات. بەڵێ زۆر سپاس کاک جەمال گیان دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس کاک باوەڕ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. اللهم صل على يا متيم دي بخير رايك كبيركم ابو لسر بيتك. بلى جان فرمو. سرتا كان باختيار من سير في سيرنا اودي بيتك بريتيب ولا ديمقراطية علمانية لكردستان ده ظلام تفسير دي سكان ذكر يعتبر راسي ماشي كلام ذكر اما الناس انا كان باختيار لاقش الى مشرق بو دي بيتك شاطر مغرب. بهر حال كاك هباور جان هذا تستبين تشكبوا مصا او الزوال تجرب كان مختلف يعني كذا لا في جهه محكم حتى في مدارس درس الاسلام تمشي او تبنوا يعني هم الزمان مثل 5 كورسات شو شغالين هذا الدستور بيان بو مقصد كمان ويا قلت له شو شغال هذا الدستور يعني حكومة ديمقراطية خالص لكن خويبو أنا سير يعني إما آيات من القرآن ده صوت الصف بخيله لا ينهاركم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوا من دياركم أنت تقصدوا إليه كيف مسلمان غلبك بولس حسابك وجوري كان ناقرس كلاجوك الثاني نشرطان صدقا لسر خالد كذا ونشرطان صدقا لسر دين كذا يزدي فقط نشر السخاء كدوا نشر شيء كدوا لسر مالس أو إيه ماذا فده ترويج بالنظرية ده وخوي جوري الثاني خوش ده والبتاعي رفتي أنا قلت الناس أنا أو علم أنا نفس أنا ما بين بس يعني ولا الإسلام ده زور سير بيجي يعني كاك باور دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس کاک مەلا خەسرۆ بەڵێ بە قوربان بەڵێ کاک مەلا جان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. پێشەسی دەستخۆشی بەرنامەکەتانی لەسەم زۆر سپاس خۆشحاڵیشم کە پێیان گەڕاوە ناو ماڵەکانمان بەڕاستی قەناتەکە ئیسلام دۆستە ئیسلام ناسە هەرچەندی بڵێن دەستخۆش لە کات جۆش دەکەم کاتکەبا ئێمە جوونێکە دیتمان هەرچەندە ئەلمانیت خۆی بفر کردیە لە هەندە شوێندا عالەمەکە وادی هاتووە مثلا ئیسلامیت و ئەلمانیەتی وەک شوێک ناوێری بیزەرزێن بەڵام ئەگەر دینێ قسەکانی مامۆستا عەلی باقیر هەموو مسلمانان گیان لێبە زەماوەری هەموو دنیا گێ لێبە ئێمە ئەلمانیت بەناسیش کمان بە ئەلمانیت كان صارت ستة بس بعد ما ندخل كان صارت ستة بس ما بعد ما ندخل يعني ما أي أتروح شغلة خود تفوتيني يعني أخواني يقولون يا أيها الذين آمنوا كونوا مع الصادقين يعني بتنقها آيات يعني أولا تتاكل انتراجة حتى تنجي يعني الماني لا ناس إسلام لا ناس براستي
سيدي عمل تماشاكم مع سعد بابي ستا 65 لقربوا بلان او كيف ستا 36 لقربوا بلان هيش تانش كمان انا حسيت انا وتبين المسلمات بس بيش لقرنا بلا هذا قصيدك مرات يبقى ما قبور قبور اتكفرون ببعض تؤمنون ببعض يعني براسي قد استرجيل ابو انا خرج المسلمين دابا يعني دابا طبعا هم باوروا فيه يعني لو تبدا باوروا فيه يا باوروا فيه دابا اشتكى يقنع بەڵ دەستەکان خۆش زۆر سپاس بۆ قوربان ئەگەر ڕێگەم بدەن کۆنتڕۆل تۆزێک ئەو زۆر سپاس ئەو کۆمنتانە بخن کاک فەریدون بەڵێ کاک فەریدون بەڵێ کاک فەریدون وعلیکم السلام ورحمة الله وبركاته باش کاک عزیز زۆر سپاس کاک فەریدون جیان دەستخۆشی لە دەنای مام ساعی باقی دەکەین بۆ نێو دیبەیتە لەگەڵ کارنەوەی بەسیار بەڵێ ڕاستی پێویستە هەموو مامۆستا بەڕێزەکان بە تایبەتی ئەم مامۆستایانەی کە بانخوازن وەکو مامۆستا عەلی باپیر دیبەتی وا سازکەن و زیاتر ئیسلام لە بۆ خەڵکی بە چاوڕۆشنی بکەن و ئیسلام ڕوونکەنەوە لە خەڵکی و خەڵکی عەلمانی و خەڵکی لادینی تا نەوتە شەر لە دینی ئیسلام نەدا یان خەڵک بە ناوی دینی ئیسلام شت نەکا دینی ئیسلام وەکو خۆی پێشکەشکەم بە خەڵکی سەیریکەن بزان دینی ئیسلام چۆنە بەڵێ دەستەکان خۆش ڕاستی دەستخۆشی لە بنای مامۆستا عەلی باپیر دەکەین و هیوادارم ئینشاءالله خوای گەورە زیاتر و سەرکەوتوو کە ئینشاءالله زۆر سپاس کاک فەریدون جیان دەستەکان خۆش کاک هەردی فەرموو کاک هەردی ئەم کاتت باش کاک هەردی دەستخۆشی بۆ بەرنامەکە زۆر سپاس کاک هەردی جیان بەڕاستی دیبەیشی سەرکەوتوو بوو کە توانیان هەردوو لە ئارامی هۆڵەکە پارێزن نەب لەهۆی گرفت هیواداری لەو دیبەیتانە زیاتر بکرێت هەتا هەموو لایەک سوودمەند ببێت و دەستخۆشکەیش بۆ کەناڵی پەیام ڕاستەخۆ پەخشی کرد بەڕاستی وایە لە هۆڵێکی گەورە و فراوانترا بکرایە تا ئێمە دوو ڕۆژ پێشەوە خۆمان ئامادەکرد بوو بۆی کە دابنیشین بەڵام بەوەی نەبوونی جێگا نەمانتوانی ڕاست بەڵام هۆکارەکانی گواستنەوە دەستەکان خۆشحای کردی کاک خەبەر دەڵێ لێک تێگەیشتن هەبوو شتێکی باش بوو کاک محەممەد عەبدوڵڵا دەڵێ نەخێر چونکە هەردووچیان خاتری یەکتریان دەگرت و ئەویش لە گرنگی دیبێتەکەی کەم کردەوە تەمان کۆمنت زۆر هاتووە ئەمەی کە خوێندمەوە تا ئێستا ئەمە هەمووی لە پەیجی پێیان بوو دێمە سەر ئەکاونتی ئەنوەر سەباح کە بابزانی لێوێش کۆمنتێکی زۆر هاتووە بەڵێ بەڵێ کاک محەممەد لە ڕانیە کاک محەممەد جیان فەرم بە قوربان سلام ورحمة الله وبركاته دەستخۆشی بەنامەتان سپاس بە قوربان فەرموو بەڕاستی ئەو دیبەتەکەی جێنێکە مامۆستا عەلی باپیر و مەلا بەختیار کە لەو بەرنامەیەدا ئامادەبوون بەڕاستی تارێکی جوان پێشکەش کردن مامۆستا عەلی باپیر هیوادارم هەر سەرکەوتوو بە لە ڕووی ئاینی کە توانێتی وتارێکی جوان و خۆشەویست پێشکەشی هەموو خەڵکەکە بکات و سەرکەوتوو بێت ئینشاءڵڵا بەڵێ زۆر سپاس کاک محەممەد جیان دەستەکانت خۆش زۆر سپاس کاک موسا خوێندمەوە لەوێ ئەو بابەتەی هەروەها کاک عومەر دەڵێ من زۆرم پێگرنگ بوو کاک هێمن بانیمارانی دەڵێ زۆر بەسوود بوو بۆ ئەو کەسانەی کە لە تەمەمژی عەلمانی ئیسلام بووندا دەژیان مامۆستا عەلی ڕوونی کردەوە کە عەلمانی چییە و ئیسلام بوون چییە کاک ئیدریس دەڵێ گومانی تێدا نییە چونکە حەق زاڵ بوو بەسەر باتڵ پێشڕە محەممەد دەڵێ مامۆستا عەلی بۆ پرۆفیسۆر و فەرەنسیەکە ئێوە خۆتان بە خاوەنی چکڵدانی دیموکراسی دەزان کەچی سێ لە چک بەسەریشتان قبول نییە کاک زانا دەڵێ گرنگەکەی ئەوە بوو مامۆستا عەلی باپیر لەباری هێرشبردندا بوو و توانێ هەم لە هەموو کوردستاندا بسەلمێنێ کە ئێمە خەڵکی ترمان قبولە بەڵام ئەلمانیەکان ئیسلامیان پێ قبول ناکرێت کاک کەیفی کۆمنتێکی گەلە زۆر هاتووە حەز ناکەم فەرامۆشیان کەم باوکی ڕێبین فەرموو ئەو کاتتان باش زۆر سپاس باوکی ڕێبین زۆر سپاسان ماچەکەم زۆر سپاس بە قوربان دەستەکان خۆش منیش وەکو پێشمەرگەیشتی دێرینی یەکێتی نیشتیمانی کوردستان باڵی چێن زۆر شانازگۆیە دەکەم کە مامۆستا مەلا بەختیار ئامادە بوو
لە ئەو دیبیتەی کە لەگەر مامۆستا عەلیباپیر ئەنجامیدا هەردووکیان قارەمانی شۆڕش بوون هەردووکیان لە کاتی خۆی دەسەردەمی باسێ دەلا دەکەن